زۆر جار لە کوڕان و لە کچان خەڵ پرسیارەکەن دەربارەی زەواجکردن. ئایا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ داواکارم هەیە سەرناگریان، داواکارم نیێومانە، داوای تەفسیلات و پرسیارکردنەوە ناکەیتر هەر کەسە و بە گوێرەی توانە و تەمەنی خۆی. یعنی ئەبێت ئافرەتێک تەمەنی موالیدی بۆ نمونە هەفتایە 75 وەڵای ئەڵێن خوشکەکەم تۆ تەمەن و زۆرە و ئیترەوە بێ پیاوێکە یان ژنی مردووە یان سەر بە هەوێش و کردە بخوا مامۆستا سەر بە هێش و ناکەم وڵای کاکە خۆ گەنجێک موالیدی 2000 نایە بۆ داوای تۆ، نایە بۆ داوای تۆ، ئیتر لە بەخوای تر منش وا بێ زەواج ناکەم خۆڵایتر ئەمێنیتەوە. یان هەیە بیانووی زۆرە، یان هەیە کەس و کارەکەی زۆر تەداخولەکەن. بۆ نمونە ئەم کچەکە داواکاری دێ خەڵکە بووە، ینی ئافرەتە بۆ بە منی وتووە وتێتی مامۆسا ئەم برانە متویانە ئەم کەسێک کە دێ بۆ داوای تۆ براکانە متویانە ئەگەر ئێمە بە دڵمان نەبێت تۆ زەواج ناکەیت. یان خەڵک هەیە ئافرەت هەیە داواکاری دێ بە براکانی ئەڵێن براکانی پێشەوەی بێت بۆ ماڵەوە خۆیان لە کاکە خوشکەکەمان شوو ناکات. یان بۆ نمونە ئافرەتێک هەیە تەلاق دراوە مناڵێکی لەگەڵا یان پیاوەکەی مردووە ئەڵێ من شوو ناکەم بە کەسێک سەرباوێ من ڕاستەخۆ کوڕێکە سنگڵە ژنینەیە ناوە ئەبێ و مارم کاڵی شتیوا چۆنە بێت. بە عمومی بابەتەکان ئینسانە بێت عاقڵ بێت تێگەیشتوو بێ هەشتە و حکمت لە شوێنی خۆیاندا بنێت. هەموو ئەو کچە گەنجانی کە زەواجیان نەکرد و ئیتر لە نەوەتەکان بەم دیوەن عاقڵانە تەعامل بکەن، گوێ لە سوێتی بەقەرە بگرن، مەچن بۆ لای دەجال و ساحیر و ساختە چیەکان خۆتان گوێ لە سوێتی بەقەرە و حەج بگرن. ئەمە مجرڕەبە لەلایەنی خەڵکی پسپۆڕەوە گوێ لە سوێتی بەقەرە و حەج بگرن بۆ زەواج زۆر زۆر باشە. عاقڵ بن، چاوکراوە بن، بەرنامەکانتان خۆتتان دای بنێن. جاری وایە لەسەر شتی بەسیت وەڵام ماڵجیایی و جاری لەسەر مسقالێک زەواجەکە تێکەچی، جاری وایە لەسەر دەنگ بەرزکردنەوەیەک، جاری وایە لەسەر ها تەفسیلاتی زۆر. بۆیە عاقڵانە تەعامل بکەن بە ئیزنی خوای گەورە شتەکان. یعنی نازانم خەڵ ژن هێنان و شوکردنەوەمانە قشتێکی ئەو نە قورس نییە و خەڵک وا قورسیەکە. ینی تۆچی بۆ داوای ئافرەتێک، ئەم ئافرەتە و بەدڵە ئیتر لەسەر مەسەلەی ئاڵتونۆمانە ئەبێت ڕێکەوی بەڕاستیەکەی ڕێکەویت. منە چم بۆ داوای ئافرەتە بەدڵمە بۆ کەسێکە چێ بۆ داوای ئافرەتێک بەدڵێتی بەڵێ بەدڵێتی توانای هەڵسوڕانی دە مسقال و هەیە و ماڵەکە لە نەبێ 20مان بۆکەی بڵێ من 10 مسقالم پێکرێ بەخوا لە 20 کەمتری نییە تەواو تر خەفەتی ناوێت. یان جاری وایە لێ وەڵای مامۆستا هەرچی داواکارم دێت ڕەتە بێتەوە. جاری وایە تۆ عەیب نییە بەرامبەرەکە و کەم عەقڵە ئەو هەڵبژاردننی جوان نییە. تۆ عەیب نییە، تۆ ئافرەتێکی باشی خانەدانی خاوەن عەشرەتی خاوەن دینی خاوەن پێگە و مەکانەتی خۆتی. جاری وایە تۆ کەسێکی باشیت، ئەم کەسێکی بوو دڵ و خراپە خوای گەورە تۆی بەداناوە بۆ کەسێکی باش. بۆی قەت خەفەت مەخۆ لەو بابەتانە، دڵنیا بەخوای گەورە بەزایە و نادا. ڕۆژێکیان 2022 23 بوو ئەمزانم دانیشتە بووین لەم هۆدا، من ئەلوا دانیشتە بووم، کوڕێکیش لوا دانیشتە بوو، باوکشی لوا دانیشتە بوو. باوکی وی تەڵا مامۆستا هاتوین بەلای تۆ بۆ کێشەیە، گوتم لە خزمەتتان فەرموو. گوتی وەڵا کوڕێکم ئەو کوڕم ئافرەتێکم بۆ مارە کرد. وتی ڕۆژەی کاچوین بۆ عولام دەرکردن بۆ مەحکەمە، وتی ئافرەتەکە لە ڕێگا سەیری کوڕەکەمی کرد و وتی بەخوا من نایم بۆ عولام دەرکردن ئەڕۆم و حیتمی عەرەبی دەستی خۆش بێ بەخوا ئافرەتی عاقڵ بووە. وتی بۆ مامۆستا ئەوتم بابە و کوڕە نازانێ مێژ لە دەمی خۆی بکاتەوە. وتی چۆن یانی؟ ئەوتم بابە ئەم کوڕە هەر نازانێ قسە بکە. وەڵایەتی کۆمەڵە نەسیحەتم کردووەمانە وتی وەڵاهی خۆ قسەکەی تۆ تەواو. ڕۆژێکی تریان پیاوێک پیاوێکی خانەدان و بەڕێز عەشرەتە چوو پیاوێکی زۆر ینی قاتێ شاڵی جوانی کرد بۆ بەری و هاتن و وڵایتر زۆر پێناخۆش بوو لەو خوارەوە دانیشت دەستی کرد بە گریان کە حاجیگان عەیبە تۆ لای سەرەوە. وتی نە لێرە دانیشتم وتم چییە؟ وتی ئەم کچەی من داواکارێکی هاتووە کوڕێکی مەشروب خۆر نوێژ نەکرد هەمومان ناڕازی نەڵێ شوی پێمەکە و مەڵێ شوی پێکەم ئێمە ناڕازین تە منش کرد مەگاڵتە لەگەڵتون بابە منیش ناڕازیم شوی پێ بکات. تر بە ئافرەتەکەم بۆ دوتم ئیشێکیە بوو ینی شادێکی بەرزیە بوو. وتم باشە تۆ بۆچی شووەکەی بەم کەسە کە باوکو ناڕازیە و باوکتە گرێنیت؟ وتی وەڵی مامۆستا چی بکەم؟ وتی کوڕێکی چاکە و ئەوەیە. وتم یانی نوێژ نەکات و مەشروب خوا چاکە؟ وەڵاتر کۆمەڵە قسەمان بۆ کەیتر هەر الحەمدوللا بڕیاری داوتی مادەم
تۆش ڕە و لەسەری نییە و باوکشە ماوات ناڕەحەتەوە ئەگری وعدبێ شوی پێ ناکەم. بابەتی زەواج بابەتێکی حساسە بۆیە ئاگدار بنجاری وایە کچەکە خۆی کەم عەقڵە داواکاری دێ وڵا شو ناکەم نەوەڵام بەدڵ نییە نەبخوا چاوی جوان نییە نەبخوا باڵای کەمە نەبخوا باڵای زۆرە زەعیفە قەڵەوە ئەبێ وان بۆ بکە بم با بۆ ئەوروپا بم با بۆ دەبزانم چۆن قەیرا بێ پەلکی سپی بۆنیتەوە بە هیوایەوەی جاڵێکی ئەی باشە مامۆستاخوا چی دوعایەک چاکە زەواج بکەم با بە دوعایکی تۆ عاقڵ بە عاقڵ ڕۆژێک کابراەک لە ئەو دەرگاوتی وتی مامۆستا چی دوعایەک چاکە بۆ هین بۆ گۆڕانکاری لە خۆتا تم عقڵ تی چی تم عاقڵ بەیتر باشە بیت وتی تێگەیشتم تا تۆ کە عاقڵ بووی ئیسفادە لە نوێشتەکەی ئیسفادە لە ژیانتەکەی من چی لە کابراە بکەم کە تا وەلحاڵ ئەبی ئینسان عاقڵ بێت ویستم شتێ بڵێم بەسگەڕامەوە با دوای خەڵمان لێ نەڕەنجێم لە کاکە زیاد بابەتەکان دەست داگرێت والحەمد لله رب العالمين